ئەو کەسەی کە خوا ئەناسێ باشیژەی پەرستێ، ئەو کەسەی کە باش نایپەرستێ ئەو کەسەیە کە باش خوا ناناسێ. چونکە پەیوەندی نێوانی ڕبوبیەت و ئولوهیەت واتە ناسینی خوای پەروەردگار و عوبودیەت بۆی پەیوەندیەکی زۆر جەوهەرین. هەر ئەوەندە کافی نییە کە باوەڕی بەخوا هەبێ. ئەبوو جەهلش بڕوای بەخوا. خوای گەورە لە سوورەی زوخرف فەرمێ وەلئین سەئەلتەهم مەن خەلەقە السەماوات والأرض یەقولون ئەمەی کە ئێمە ئازانی مسلمانێکی زۆر مهمە کاڵ بابە بۆ بە کافری دانی کابرا ئەڵێ باوەڕم بەخوایە. باوەڕی بەخوایە کەی ئەمای خاتە دایرەی ئیسلام؟ خۆ قوڕیش باوەڕیان بەخوا هەبوو. هەر ئەو ئەبوو جەهل ئەپاڕایە وای خوایە کام لە ئێمە و محەممەد کام بەرەمان لەسەر دینی حەقین ئەوەمان سەرخ. یعنی باوەڕی بەسەرکەوتنی شەبوو کە خوای گەورەیە کابرا ئێستا ئەڵێ نا بە کافری دامنێ باوکی مسلمانە برا دایک و باوکی مسلمانە. ئەمە کە لە مرجئەش تێپەڕیوە بەرەو جەهمیە ڕۆیشتووە چه حکمێکی ئیسلامی لەسەردا ئەمەسرێ؟